کورد بە درێژایی خەباتی خۆی دەستی بۆ تیرۆر و کاری تیرۆرستی نەبردووە، گەرچی زۆڵم و زۆریشی لێکراوە، بەڵام قوربانی زۆری بە دەستی تیرۆر داوە. هەر گروپێک لە ناوچەکەدا دەستی چەکی گرتبێ تەقەمەنی دەستکەوتە بێ کوردی کردووەتە ئامانج و کورد یەکێک بۆ لە ئامانجەکانی بەبێ ئەوەی کورد زیانێکی ئەوتۆی بۆ ئەوان هەبوو بێ. لەسەرم پرسە کورد وەک قوربانی تیرۆر، من میوانێکم هەیە لە ستۆدیۆ، علی حوسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان، کاگالی بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. بۆچی لەم کردەوانە هەر وەک باسم کرد هەر گروپێک لەم ناوچەیە دەستی چەکە گرەیە تەقەمەنی دەسەکەوێ یا خۆی ڕاگەێنێ یەکسەر کورد دەکاتە ئاماژە ناوچەکەی؟ وەڵا پێشەچی لە ساڵیادی ئەو کارەساتە گەورەی یەکی شوبات سەری ڕێز و نەوازش بۆ ئەو شەهیدانەی کە لەو ڕۆژە شەهید بوون و بۆ هەموو شەهیدانی کوردستان کە لە پێناوی ئازادی نەتەوە و نیشتیمان بوونە قوربانی. لای هەموو لایەک ڕوونە کە بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بە درێژای مێژووی کە دۆزێکی ڕەوا بووە لە پێناوی ئازادی نەتەوە و نیشتیمان خەباتی کردووە، بەڵام بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان دەستی بۆ تیرۆر بۆ تندڕۆی نەبردووە، تەنها داکۆچیکەر بۆ لە قەزیەکەی. ئەگەر سەیری مێژووی شۆڕشەکانی بارزان بکەی، سەیری مێژووی شۆڕشی ئەیلولی مەزن بکەی بە ڕێبەرایەتی بارزانی و هەتا شۆڕشی گوڵانیش دواتر لە سەردەمە جیاجیەکان و لە حکوومەتە یەک لە دوای یەکانی عێراقیش زۆر جار هەوڵ دەدرا بکرێن بە شەڕی کورد و عەرەب یان مەسەلەن شەڕی جۆرا و جۆر ناوی لێ بنێن، بەڵام حرەکەی کوردی و ڕێبەرایەتی بارزانی نەمر دایمەن هەوڵیەدا کە شۆڕشی کورد شۆڕشێکی پاک بێ، شۆڕشێکی خاوێن بێت. زۆر جە هەوڵ دەدرا لێرە و لەوێ بابەتی تیرۆر تێکەڵ لەگەڵ ئەو بابەتە بکرێ، بەڵام سەکردایەتی شۆڕش هەوڵی بەردەوام بوو کە بابەتە مرۆڤایەتیەکان هەتا لە بابەتی شەڕ لە کاتی گرتنی دیل و مەسەلەن ئازادکردنی هەندێک دێهات کە خەڵکی بەناحەق لەسەر بوون هەوڵ دەدرا مامەڵەیەکی ئینسانی بکرێتن هەتا لەگەڵ دیریش لەگە بریندار لەگەڵ ئەو خەڵکانە. بەڵام ئەگە سەیری بەرامبەر بکەی دژمنانی کورد، دژمنانی بزاوی ڕزگاری خواست، دژمنانی مافی کورد بە شێوەی جۆرا و جۆر اینجا ئەگەر چەشی چیمیاویان دەستکەوتوی بە چەکی چیمیاوی، ناپاڵمیان دەستکەوتوی بە ناپاڵم، بەڵام ئەویش نەبووی بە شێوەی تر هەوڵ دراوە کە هەوڵ بدەن دەنجی ئازادی کورد، دەنجی ڕزگاری و خەڵکی کوردستان کەب بکەن بە جۆرەها شێوە. ئەو ڕووداوە کارەساتەی کە لایەکی شوبات ڕوویدا تەبیعی لە کاتێکی زۆر تایبەت و گرنگدا بوو، دوای ئازادی عێراق بوو کە خەڵک گەلانی عێراق هەناسەیەکی ئازادیان هەڵکشا بوو کە بە هەموو پێکهاتەکانی عێراقەوە. لەو کاتە بوو کوردستانیش خەریکی ئەوە بوو لەگەڵ بەغدا لە نووسینەوەی دەستور لە داڕشتنەوەی عێراقی تازە لەو کاتە بوو و لەو کاتەش بوو حقیقەت کە کار دەکرا بۆ ئەوەی کە دوو ئیدارەی هەبوو لە کوردستان، دوو ئیدارەی نەمینی و یەک ڕێزی لە ناو ماڵی کورد دروست بکرێتەوە. لەو کاتە بوو هەردوو بارەگای دوو پارتی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی ئەمە پەیامەکە بۆ لایەنە سیاسیەکان، بۆ خەڵکی کوردستان، بۆ نیشتیمان پەروەران، بۆ سیراع و ململانەکانی ناوەخۆ کە دژمنانی کورد، دژمنانی کوردستان هیچ جیاوازیەک ناکەن لە نێوان لایەنە سیاسیەکان، ئەوان دژمنی قەزیەکەنە. بەڕاستی ئەوەی هەلگری پەیامەکە هەلگری قەزیەکەی دژمنی قەزیەکەن، بۆیە بەبێ جیاوازی ینی ئەوانەی لە لەق و ئەوانەی لە مەڵبەت خوێنەکان تێکەڵ بوو یەک کات پێکەوە کورد و ئەزمونونەکەی کرا ئامانج بە تەکیدیش دوو حزبی سەرەکی بوون کە پارتی و یەکێتی. ئەمە پەیامەک بوو. خۆشبەختانە ئەو کات ڕاستە کارەساتەکە گەورە بوو، بەڵام پەیامەکیش بوو، وشیارکردنەوەیەک بوو هەم بۆ شارعی کوردستانی، هەم بۆ ڕۆشنبیری کوردستان، هەم بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتی بۆ پارتی و یەکێتیش. من پێم وایە پرۆسەی یەکگرتنەوە و یەکڕێزی زیاتر کرد و کاریگەریشی هەبوو بۆ یەکڕێزی کورد لە بەغدا، چ لە نووسینەوەی دستور، چ لە پێداگیری لە مافە ڕەوەکانی خەڵکی کوردستان لە بەغدا. بە تاکید یەکگرتوویشی دروست کرد بۆ یەکگرتنەوەی حکوومەتی هاوبەش و بۆ بناغەیەکیش بۆ ڕێککەوتنی استراتیجی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنگاوی گەورە نران بەڕاستی کە کورد ببی بە سنتەرێک بۆ یەکڕێزی لایەنە عێراقیەکان و بە تاکید ئەو کاتیش
کاریگەری جەنابی سەرۆک مەسعود بارزانی و ڕەحمەتی مامجەلال کاریگەریەکی ئیجابی گەورە بوو بە تاکید ئەو یەک ڕێزیەش وای کرد کە چەندین کۆبوونەوەی لایەنە عێراقیەکان بین لە هەولێر کورد ئەو ڕۆڵە ببینیتن وتەیەکی شوبات پەیامێک بوو بۆ یەکگرتنەوەی کورد لە دوای ئەو ڕووداوەوە ئێستاش برینەرانی ئەم ڕووداوە داواکەن پارتولایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی وێچێتی یەکگرتوو بن بەرامبەر بەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە ئێستا ئەبێت ئەو پەیامی یەکی شوبات تا ئێساش بەردەوام بێ هەلومەرجی ئێستا لەگە هەلومەرجی یەکی شوبات جیایە هەلومەرجی یەکی شوبات دوای ئازادی عێراق پرۆسەیەکی تازە و نوێ بوو قۆناغەکانی دوای یەکی شوباتی 2004 تاکو ئێستا چەند قۆناغ و چەند مەرحەلەیەکی ناوەخۆی کوردستانی عێراق بە چەند قۆناغێک تێپەڕیوە دۆلی منتەقەش لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی دەولیش و گۆڕانکاریش لە سیاسەتی دەولی بووە لە بەرژەوەندی هاوبەشەکانیان ئێستا چ لە ڕووی سیاسیە چ لە ڕووی ئابووریە چ لە ڕووی سەربازیە لە ڕووی ئەمنیە لە ڕووی زۆر بابەتە گۆڕانکاری بوو پێم وایە ئێستا گۆڕانکاریەکانی ناوچەکە بەگشتی اینجا چه کێشەکانی رووسیا و ئوکرانیا چه سراع و ململانی نێودەوڵەتیەکان لەسەر ئاستی ئەمریکا و هاتنی ئێستای ترامپ و سراع و ململانەی غەرب بەگشتی و بە قیادەی ئەمریکا لەگەڵ سین و رووسیا و ئەمانە و کاریگەریەکانیان لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ئێستا دوای ئەو گۆڕانکاریانی لوبنان سووریا حەماس و ئیسرائیل ناوچەکە بەگشتی ئەمانە هەموو کاریگەری هەیە بە تاکید ئەو پرۆسە سیاسی کە ئێستا ئاشتیەکە لە تورکیا کە باز دەکرێتن ئەمانە هەموو کاریگەری هەیە لەسەر داڕشتنەوەی خەریتەی ناوچەکە نەخشەی ناوچەکە بەگشتی کوردیش لەو ناوچەیە بە تاکید چارەسەربوونی کێشەی کورد عاملی ئیستیقرارە بۆ ناوچەکە بەگشتی بۆ دەوڵەتەکانی منتەقە من پێم وایە دەرفەتی باش هاتیتە پێش هەم بۆ هەرێمی کوردستان لێرە بۆی گرفتەکانی چارەسەر بکە بە دیالۆگ بە تێگەیشتن حکوومەتێک دروست ببی ئەو حکوومەتێکی یەکگرتو لە ڕووی سیاسی لە ڕووی ئابوورێکی بەهێز لە ڕووی هێزی پێشمەرگە و لە هەمان کاتیشدا بۆ ناوچەکەش بۆ کورد لە شوێنەکانی تریش ئەمە پرۆسی سیاسی لە تورکیا و ئەمە گۆڕانکاری گەورە لە سووریا بووە بتوانین سوود لەو تەجروبەیە وەرگین من پێم وایە چۆن لە جەنجی جیهانی یەکەم ئەو دەرفەتە بۆ کورد دروست نەبوو بەڵام دەرگایەک بووە و لە جەنجی جیهانی دووەمیش ئەو کات کورد شانسینەوە بەڵام پێم وایە بەخوێندنەوەی استراتیجێتی ناوچەکە و مەساڵحی ناوچەکە چکە دنیا مەساڵحە کەس هیچ بەخێر بە کەس ناکە بەرژەوەندەکان دەخوێنرێنەوە بە پێی بەرژەوەندەکانی ناوچەکە دەرفەتی باش بۆ کورد هەیە بۆ کورد هەیە لەسەر ئاستی عێراق هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێمایەتیش بۆیە بتوانیتن سوود لە سیاست و ئەگەرەکانی گۆڕانکاریەکانی ناوچەکە وەرەبگریتن بۆی بتوانن بە دیالۆگ بە پێی تایبەتمەندی هەر شوێنێک لەو شوێنانە سوود لەمە وەرگرن و لە قازانجی دۆزی کورد لەو قەرنا ینی لەو سەدەیە لە قازانجی دۆزی کورتەوە دەبیتن ئەمەش بە تاکید ئەوەی من ئێستاش لە ڕاگەیاندن گوێم لێ بوو پامی کە سوکاری شەهیدەکان پامی بریندارەکان پامی نیشتیمان پەروەر و دڵسۆزانی ئەو ملەتەیە چونکە ئێمە بە دیالۆگ بە تێگەیشتن و بە تایبەتی کورد بە یەک ڕێزی تەماشای تاریخی حرەکەی کوردی بکەین لە ئیماراتەوە تا شۆڕشەکانیشی بە یەک ڕێزی توانیمانە دەستکەوت بەدەست بینین بە دووبەرەچی و ناکۆچی زیانمان پێگەیشت بووە و دوژمنانی دۆزی ڕەوایی گەلی کوردستانیش سوودیان لەو ناکۆچیانە وەرگرتووە سوودەکانیش بە تاکید بە قازانجی نەک لایەک بووە دژی لایەکە بە قازانجی هیچ لایەنێک نەبووە بەڵکو بە قازانجی دوژمنانی خەڵکی کوردستان بوو ئەگەرەکانی ئەم یەک ڕیزیە نزیکە یان دەرفەتەکان لەبارن بۆ ئەمر یەک ڕیزیە بە تایبەتی لە کاتێکە ئێمە کێشە و گرفتی زۆرمان لەگەڵ بەغدا هەیە کاگاڵی ینی خەڵکیش چاوی لەوەیە بە یەک دەنگ ڕۆبەڕووی ئەو کێشە و گرفتانە بینەوە چارەسەرکردنی و کێشە و گرفتانە بینەوە کە لەگەڵ بەغدا هەمانەوە کە بینین زەختێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڵام تا ڕادەیەک پارتەکان پارتولایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی و یەکێتی وەک دەرەکەوێ یەک دەنگ نین بەرامبەر ئەم ئاڵنگاریانی لە بەغاوە هەیە بۆ هەرێمی کوردستان ئەو زەختانی کە هەند جارێ بەنسبەت عێراق بەنسبەت بەغدا ینی بەشی هەرە زۆری سیاسیە سیاسینە ینی ئەمە زەختن دەکەن و بەشێک من ناڵێم هەمووی بەڵام بەشێک لە ئەوەی کە ئێستا لە بەغدا کاریگەری هەیە بڕوای بە بابەتی فیدرالی و بە پێکەوەی نییە هەر بۆ بیر لەوە دەکەنەوە بۆ ئەوەی دەسەڵاتدار بن و
ینی خۆیان بڕیار بەدەست بن بیر لەوە ناکەنەوە کە عێراقی لە دوای دامەزراندنی ساڵی 21 و تاکو ئێستا استقلالی بەخۆوەنە دیتووەن لە ئەنجامی ئەوە بووە کە بە ئیرادەی گەلانی عێراق دروست نەبووە ئەبێ بۆ ئیرادەی خەڵکەکەی و واقعی کۆمەلگای عێراقی بگەڕێنەوە ئەگەر نەگەڕێنەوە بە تەکید عێراق زەرەری کردیە اینجا ئەوانەی کە گوێیان پێی نەدا و بەردەوام بوون لەوە هیچیان قازانجیان ناکە سەیری حکوومەتە یەک لە دوای یەکە هەتا گەیشتە بەعس هەتا دەگاتە ئەوانەش بەڕاستی پێم وایە دەرفەت هەیە دەرفەت هەم بۆ کورد دەرفەتی باش هەیە و بۆ لایەنە عێراقیەکانیش دەرفەت ماوە کە بتوانن ئەو دەرفەتە لە دەست نەدەن لەگەڵ کورد بە دیالۆگ بگەنە دەرەنجامێک کە فعلەن هەر لایەنێک لە لایەنە عێراقیەکان هەز بە بوونی خۆیان بکەن چونکە حقەت ئێمە ڕاستە بەشەچین لە عێراق بەڵام ئێمە کللتوری جیاین زمانی جیاین ملەتی جیاین بەڵام بە تەکید ڕێککەوتین لەسەر سیستەمێک بەپێی دەستور سیستەمی فیدرالیە بەڵام سیر بکە تەنها بەناو فیدرالی بۆ بەڵام فیدرالیەت جێبەجێ نەکراوە ڕاستە مەسەلەن العێراق بەغدا مەرکەز ئەوانەی کە بڕیار بەدەستن کاریگەریان بووە بەڵام بەشێکیشی لێی کە هۆکار بووە ناکۆچەکانی ناوەخۆ بوو من پێم وایە ئەگەر ئێمە لە ناوەخۆ کورد یەک ڕێز باە ڕەنگە ئەو بەرنامانە یان ئەو ئاراستە هەڵەیە یان ئەو ئاراستە دژمنکاریەی کە دەتوانین بڵێن ناوی لێ بنین کە هەبووە بەرامبەر هەرێمی کوردستان من پێم وایە ئەگەر کورد یەک ڕێز باە لێک نزیک باە یەک پەیامی هەبایە ئەو کاریگەریەی نەدەبوو و ڕەنگە ئەزممویشمان وەرگرتبی لە ڕابردوو حقیقت هەمومان وەرمانگرتبیتن کە فعلەن بابەتەکە پەیوەستنی بەلایەنێکی سیاسی پەیوەستە بە کورد ئەوەی کە مجاملەشی دەکرێت لە هەندێک قۆناغ لە قۆناغەکان سبەینە ئەو مجاملەیەشی ناکرێتن چونکە مجاملەی دەکرێت حیسابەکی بابەتێکی دیاری کراوە ئەگەر ئەو بابەتە نەما کۆتایی پێهات زیانی پێگەیشت بە تاکی زیان بەویش دەگات بۆیە پێم وایە هەنگاوەکان باش دەڕۆن هەنگاوەکانی جاری لە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان پارتی هەلە دوای هەڵبژاردنەوە کە حقەت خۆ هەموو لایەکمان بینیمان هەڵبژاردن دەیان گوت ئەگەر ئەو جارە بەغدا سەرپەرشتی هەڵبژاردن بکاتن هەڵبژاردنێکی پاک دەبیتن لایەنە سیاسیەکان ئەمە قسەی ئەوان بڵێ دەکرێت بە شێوەیەک بیتن کە فعلەن گرفتی پێکینانی حکوومەتیشمان نەبیتن خوشبەختانە هەڵبژاردنەکەش بوو لە پێشچاوی ناوەخۆ و دنیای دەرەوەش بە شێوەیەکی بەبێت گرفت هەتا حدێک بەڕێوە چوو بەڕاستی چونکە ڕەنگە تەوەقع بکرا بە گرفت و شتیوابی بەڵام نەبوو و پێگەی ڕاستەقینەی لایەنە سیاسیەکانیش دەرکەوت و بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کە پێگەیەکی کاریگەر و گەورە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمایەتی هەتا پەیامێک بوو بۆ دۆستەکانیشمان لە دەرەوە کە فعلەن دەیان گوت پارتی لە حکومڕانە بەڵام پارتی نەیتوانیە ئەدایەکی دروست بکە بەڵام بە پێچەوانەوە کە فعلەن دەرکەوت خەڵکی کوردستان متمانەیەکی گەورەی بە پارتی داوە ئەمەش پەیامەکە بۆ لایەنەکان و ئێمە لەگەڵەوەشین کە هەر لایەنێک لە لایەنە سیاسیەکان ڕەچاوی پێگەکەی بکرێ اعتیباری بۆ بکرێ ڕێز لە دەنجی هاوڵاتی و خەڵک بگرین مادەم بڕۆمان بە پرۆسی دیموکراسی و پرۆسی سیاسی هەیە و حکوومەت پێک بێ حکوومەتێکی یەکگرت و تەسەوریش دەکەم هەتا حدێک تەفاهم و تێگەیشتنێکی باش هەیە بەپێی ئەو دانیشتانەی کە بوونە لە نێوان هەموو لایەنەکان و بە تایبەتی لە نێوان پارتی وێچێتی بەڕێز علی حوسێن ئەدای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کاتەکە هەرەوەنە دەرفەتمانەیە سپاس بۆ جەناب سپاس بۆ ئێوەش سپاس